وەکو بەڕێبەتی بەرگی شارستانی هەبێ کۆی گشتی هەموو ڕووداوەکانمان 1292 ڕووداومان هەبووە کۆی گشتی هەموو ڕووداوەکان ئیحەو مانجە ڕابردوو بەداخەوە 18 حاڵاتی مردنمان هەبووە بە هەموو جۆرەکانیەوە 26 حاڵەتی ڕزگارکراینە لە ڕووداوەکان بەداخەوە لە بخۆتان دەزانین لە وەرزی مەلەوانی وەرزی گەرمە 20 ڕووداوی خنکانیشمان هەبووە 20 حاڵاتی بۆ 28 حاڵاتیش ڕزگارکراینە سوتانی ئۆتۆمبیل بەهۆی خراپی بنزین و بەهۆی فیتپەمپەوە 14 ڕووداومان هەبووە لە 7 مانجە ڕابردوو سوتانی زەویش نزیکەی 221 دۆنممان هەبووە زەرەکەشی 111 میلیۆن و 365 هزار دینار بووە تەختیتێکی وها نەکرا حیسابی ڕهێڵێکی ئێمەرجنسی بکری بتوانین سیارەکانی ئەمبولانس سیارەکانی بەرگری شارستانی تێدا دەربازبی بە زووترین کاتگاتە شوێن ڕوودا لە بە هەندێک ئەم شتە ینی دەتوانین برێن نەگەیشتینە حەلێکی نهایی لەوە مەسەلەی کە ڕێکی ئێمەرجنسی بکەین و بتوانین بەو ڕێوە بگەینە شوێنی ڕووداوەکە ڕێنمانە بۆ هەوڵاتیانە چییە هەر شوفێرێک زۆر بە زەڕور و زۆر پێویستە مەتفیەک یاخود ئامێرێکی ئاگر کوژێنەوە لە ناو سیارەکەی هەبی تاوەکو بتوانی لە هەر ئاگر چونکە بیدایەت کە ئاگر دەست پێ دەکات لە ئاگرێکی گچکە دەست پێ دەکات ئەگەر هاتوو تانیمان ئەمە ئەو ئاگرێک گچکە کۆنتڕۆل بکەین ئیدی ئاگرێکە تەشەنە ناکە